بینەرانی عزیز لە هەرکوێکن سڵاوی ئەمەتان لێ بۆم کاتتان باش. ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مشیر مستەفا کە بەڕێزیان پرۆفیسۆری یاریدەدەرن لە زانستی جیۆلۆجی. ئەمڕۆ قسە باسەکەین لەسەر زەمین لەرزە و هۆکارەکانی زەمین لەرزە. دکتۆر گیان بەخێر بێ سەرچاو. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. دکتۆر سەرەتای پرسیارەکانم حەزەکەم لەوە دەست پێکەم بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ پێم خۆشە بزانم زانستی جیۆلۆجی لە هەرێمی کوردستان تا چەند گرنگی پێدراوە ئەو بەشەی بەڕێستان مامۆستانتیایە تا چەند گرنگی بۆ بەشە دراوە لەلایەن هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستانەوە. بەڵێ زۆر سوال بۆ بەڕێستان بۆ ئەم دەرفەتە بۆ هیواین بتوانین خزمەتی بینەرانی خۆشەویست و جەنابتان بکەین لەم ڕێگەی ئەم دیدارەوانێ. لە ڕاستیە بەشی جیۆلۆجی زانستی جیۆلۆجی ئەو زانستەیە کە لێ ئەگۆڵێتەوانێت لە چینەبەردەکانی زەوی بۆ دەرخستنی ئەو دەرامەتە سروشتیانی کە لە ناو چینەبەردەکانە هەن وەکو سامانێکی جیۆلۆجی یاخود سامانێکی سروشتی بۆ ژێرخان و بنیاتنانی هەموو کیانە نەتەوەیەکان و قەومیەکان و دەوڵەتیەکان لە ڕاستیە. هەروەها لە هەمان کاتە لێکۆڵینەوە کات لە کارەساتە سروشتیەکان ئەوانەی کە ڕوئێن و ئەبێتە هۆی مەترسی بۆ سەر ژیانی هاوڵاتیان و تێکدانی ژێرخانی ئابووری وڵات بەڕاستیەکەی. لەم بابەتە زانستی جیۆلۆجی ئەکۆڵێتەوە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی لەسەر هەموو ئەو بابەتانی کە پەیوەستە بە زەویەوانێ لە چینە بەردەکان لە پێکهاتەی بەردەکان لە ڕووی شیمیایی فیزیایی و بایۆلۆجیەوانێ تەمەنی بەردەکان تەمەنی زەوی شێوازی دروستبوونی ئۆقیانوسەکان شێوازی دروستبوونی چیاکان هەروەها زۆر دروستبوونی ڕووبارەکان دۆڵەکان کەش و هەوا ژینگە هەموو ئەم بابەتانە لە خۆ ئەگرێ بە شێوەیەکی گشتی لێکۆڵینەوەی لەگەڵاکات. لە هەمان کاتە چۆنێتی دروستبوونی بەنداوەکان ئایا بناغی بەنداوەکان تا چەندێک گرنگە زانستی جیۆلۆجی لە سرەکچەر و پێکاتی هەموو ئەم بابەتانە ئەکۆڵێتەوانێ. خۆشبەختانە زانستی جیۆلۆجی لە دوای دامەزراندنی یەکەم زانکۆی کوردی لە کوردستانە لە ساڵی 1975 وانەیە بەشی زانستی جیۆلۆجی لە زانکۆکانی کوردستانە کە ئەو کاتە تەنها زانکۆی سلێمانی هەبوو کراوەتەوانێ. بەڵام دواتر بەداخەوە بەهۆی ئەو زروفە سیاسی کە لەو سەردەمانە هەبووە بەشەکە باڵین زانکۆکە بە کاملی لە ساڵی 1970 کە ڕاگوێزراوە بۆ شاری هەولێر و ناوی زانکۆکەش گۆڕاوە بە زانکۆی سەلاحەدین. دیارە هەموو ئەو بەشانی کە لێرە هەبوون ڕاگوێزراون بۆ ئەوێ زانکۆی بڵین بەشی جیۆلۆجی لە زانکۆی سەلاحەدین لە ساڵی 1970 دەستی بە وەرگرتنی خوێنکار کردو و بوونی هەبووە. لە دوای ڕاپەڕین جارێکی تر ئەو زانکۆیانی کە لە کوردستانە دامەزرایانەوانی وەکو زانکۆی سلێمانی زانکۆی دووهۆک زانکۆی سلێمانی بە کۆمەڵێک لە کۆلێجەکان دەستی پێکرد و دواتریش ساڵ بە ساڵ بە هەوڵ و دڵسۆزی کارمەندان و خەمخۆرانی هەڵگرانی پڕۆنامی ماستەر و دکتۆرا لە بوارە زانستیەکانە بەشەکان دەستیان کرد بە دامەزراندن و کرانەوەیان. یەکێک لەو بەشانە بەشی جیۆلۆجی بوو بەڕاستیەکەی. لە سەرەتاکانەوانێ هەتا وەکو ئێستاش وەک پێویست زانستی جیۆلۆجی لە هەردوو بوارەکە هەم لەلایەنی دەسەڵات و کاریگەڕی وڵات حکومەت وەک پێویست گرنگیش پێنەدراوە نەناسێنراوە هەم لەلایەن کۆمەڵانی خەڵکیش وەک پێویست نەناسێنراوە گرنگی پێنەدراوە ئیلا لە حاڵەتێکی کارەساتێکە کە ڕوو ئەیات زانستی جیۆلۆجی یاخود وشەی جیۆلۆجی یاخود زەویناسی ئەکەوێتە بەرگوێی خەڵکو و بەرگوێی بەڕاستی دامەزراندنەکانی ڕاگەیاندن حکومەت لە کاتێک کە یەکێکە لە زانستە هەرە گرنگەکان بۆ بنیادنانی دەوڵەت بەڕاستی چونکە ئێمە زانین هەموو ژێرخانێک کە لە وڵات بێتە هۆی بنەمای دروستبوونی دەوڵەت و حکومەت بریتە لەلایەنی ئابووری بریتە لە سەرچاوە وزە. هەر بۆ نمونە خۆشبەختانە ئێمە ئێستا کە هەرێمێکین لە ناو حکومەتی عێراقیە نەوتمان هەیە غازی سروشتیمان هەیە کانزاکانمان هەیە بەردە پیشەسازیەکانمان هەیە و هەتا دوایی چەولممان هەیە زۆر لەو کانزایانی کە پێویستن بۆ ژیانی ڕۆژانە هەمان بەڕاستیەکەی. ئەمە ئەتوانێت ئەگەر حکومەت ئیدامی پێبا و گرنگی بەم زانستە بات و گرنگی بە بەشەکانی جیۆلۆجی لە زانکۆکانی کوردستان ئابات بە دڵنیایی و خزمەتێکی زۆری حکومەتەکات و حکومەت بەرچاوڕوونی زیاتری ئەبێت لەوەی کە چی لە وڵاتە هەیە و چی هەیە و چۆن تەسەڕوفاتی پێوە بکات. لایەنێکی تری کارەساتە سروشتەکانە بەڕاستیەکەی. بۆ نمونە بوومەلەرزەیەک ئەبێت وەکو ئەوی کە بەداخەوانێ لەم چەند ڕۆژەی ڕابردووە بە دیاریکراوی لە 6 دووە لە کوردستانی کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژ ئاواییە با بڵین لە سنوورەکانی تورکیا و سووریاییە کارەساتێکی مرۆیی گەورە کارەساتێکی ئابووری گەورەی خوڵقان
کە لێرەوە هاوخەمی و دڵتەنگی خۆمان بۆ ئەو کارەساتەوە بۆ لێ قەوماوان و بەرکەوتوانی خوشک و برایانمان لەو ناوچانە دەرەبڕین بەڕاستیەکەی ینی لەم بابەتانە ئەکۆڵێتەوانێ بەڕاستیەکەی ئەوە جیۆلۆجیەکان و پسپۆڕانی هەڵگیری زانستی جیۆلۆژین ئەزانن ئەم کارەساتانە تقریبا لێکۆڵینەوەی لەگەڵا بکەن و دراسی لەگەڵا بکەن و بزانن لەکوێ ئەم مەترسیانە هەیە یاخود بۆ نمونە لە ساڵی پار و چەند ساڵی ڕابردووە هەندێک لافاو لە ناوچەکانی کوردستانی ئێمە ڕوویانە بۆ نمونە بەداخەوانی ئەوەی کە لە هەولێر ڕوویا و هەندێک حاڵەتی نەخوازرا و لیکەوتەوە یاخود لە منتیقی گەرمیان و ئەوانە ڕوویە ئەوە جیۆلۆژیەکانن ئەزانن کە دەربارەی کەش و هەوا چۆن و چۆن نییە توندی کەش و هەوا چۆنە و لەکوێ ڕوئەیاد لافاوەکان دۆڵ و دەربەنەکان لەکوێن چکە ئێمە ئەزانین هەموو ناوچەیەک کە ناوچەیەکی تۆزێک بەرزایی بێت باران تیا بارێت لەش بەرزایەکانەوە بەرەو ناوچە نزمەکان ڕوژمەهێنێت فلۆ ئەکات ئەو حاڵەتانە جیۆلۆجیەکان ئەزانن کە ئەم شوێنانە ئایا بە کەڵکی سەکەنیەت بۆ ژیانی تا دروست بکرێت یاننا واتە لە حاڵەتی کارەساتەکانە ئەگەر حکومەت لە گرنگی بزانستی جیۆلۆجی تێبگات بەڕاستیەکەی یەکسەر ئەبێت ئەم زانستە زۆر پەرە پێبات و گرنگی پێبات وەکو بەشەکان لە ڕاستیە بەشەکان ناڵین زۆر خراپن بەڵام هەروەکەوەی کە گرنگی پێنەدراوە لەلایەن حکومەتەوانی ڕەنگە ئەو ڕێکخرا و کۆمەڵانی کە نوێنەرایەتی ئەم بەشانە ئەکەن بۆ نمونە ڕەنگە وەک پێویست ئیشی باشیان کردووە بەڕاستی ناکرێت ئینسان زەربیان بەسەرا بێنێت کاری زۆر باشیان کردووە بەڵام ئەکرا زیاتر ئەوان پشنە پێشەوانێ لەگەڵ حکومەتە هاوکار بن بۆی کاری زیاتر بکرێت و هەم دەرچووەکان بتوان پشتیان پێ بەستێت و وەکو کادریکی ناوەندی لە ناوەندەکانی دام و دەستگا فەرمیەکانی حکومەتان لە کەرتە تایبەتەکانە بتوان کاری تیا بکەن و دەستگیرۆیان بکەن و ئیشتیا بکەن و توێژینەوەی زیاتر بکەن بەڕاستیەکەی لایەنێک تریشی ڕەنگە بەداخەوانێ ئەو توێژینەوانی کە ئێمەی هەڵگرانی ئەم زانستە پسپۆڕ لەم بابەتە توێژینەوەکانمان تێچوویەکی زۆری پارەی هەبێت چکە ئێمە ڕەنگە جیاواز بین لە هەندێک پسپۆڕی تر ئێمە بۆ نمونە ئەگەر لێکۆڵینەوە لەسەر بابەتێکەکەین ڕاستەخۆ بێ دەربچین بۆ حەقل بۆ چێڵگەکانمان چێڵگەکانمان زۆر جار دوورن پێویستی بە سیارە و شۆفێر هەیە هەندێک جار ئێمە لە شاخەکان بۆ نمونە بەردوەرەگرین پێویستمان بەکرێکار هەیە چکە زۆر جار ئێمە ناتوانین خۆمان ئەو بەردانە هەمووی بێنینە خوارەوانێ یان زۆر جار پێویستمان بە هەڵکەندن هەیە یان زۆر جار پێویستمان بە هەندێک ئامێر هەیە کە لەگەڵ خۆمان نابیبین بۆ شوێنە و فەحسیان پێ بکەین ینی ئەم بابەتانە پێویستی بەڕاستی بە کولفە و تێچووی هەیە ئەمە کە لەوێ کە سامپڵەکە وەرەگرین نمونونەکە وەرەگرین بۆ نمونە کاتێکی هێنینەوانەیە بەشەکەی خۆمان تاقیگەیانی خۆمان هەندێک تاقیگەکانمان ڕەنگە وەک پێویست نتوانین دراسی تیا بکەین ئەبێ دیسان بینێرین بۆ تاقیگە پێشکەوتوەکانی دنیا دیسان لەوێ بەپارە بۆمان شیکاریمان بۆ ئەکەن و داتامان ئێنێ دیسان پارێکی زۆرتری تێچێت خۆشتان ئەزانن ئێمە وەکو کادرێکی وەسەڵی یاخود با بڵێن وەکو مامۆستایەکی فەرمی لە دام و دەستگاکانی ئەم حکومەتەیە دەخلەکەمان تا ڕادەیەک دیاری کراوە بەڕاستیەکەی بەشی ڕەنگە بڵین موچەکەمان بەشی یەک توێژینەوە نەکات کە لە ساڵێکە یەک توێژینەوەی پێ بکەین بەڕاستیەکەی چونکە هەر توێژینەوەیکی زانستی پڕداتا و شێوازێکی ئەکادیمی بنەمای نووسینی هەبێت لانی کەم 4000 تا 5000 دۆلاری تێچێ بەڕاستیەکەی لەو ڕۆژەی کە دەست پێکی هەتا ئەو ڕۆژەی پەبلیشەکەیت و بڵاوێکی تەوان زۆر ڕاستە وایە لەم دوایەشە بەداخەوە لەم کابینە نوێی حکوومەتیشدا ینی زۆر شت هاو بەسەرا بۆ نمونە کۆرۆنا بوو کە بجەیەکی زۆر زۆری برد کۆرۆنا لە ڕووی تەندروستیەوە کە بۆ هەمومان داخێکی زۆر بووی شەڵا و ئینە هەر نایەتەوە بەڵام هەستەکەم وردە وردانی لەم کابینە نوێیە زۆر زۆر گرنگی بە خوێندن دراوە بەڕاستی ئێمە هیوادارین بەڕاستیەکەی و دەستخۆشی لە هەموو ئەو کابینانە ئەەکەین و هەموو کابینەکان بەتایبەتی ئەم کابینەیەش کە بتوانێت بەڕاستی گرنگی بە هەندێک پسپۆڕی هەیە بدرێت بەڕاستی چونکە وەکو لە سەرەتاشەوە باسم کرد پسپۆڕی جیۆلۆجی بەڕاستی ئەگەر کابینەکان لە زانستی جیۆلۆجی تێبگەن لە لێکۆڵینەوەکانی جیۆلۆجی تێبگەن يعني بڕوا بکە تەنها وەزارەتێکی بۆ دامەزرێن زۆر شوێن هەیە ئێستا بۆ نمونە لە سعودیە وەزارەتێکی تایبەت هەیە بە زانستی جیۆلۆجی وانە کە کار لەسەر ئەم بابەتاکات چونکە وەکو پێم وتیت هەموو ژێرخانی وڵات پەیوەستە بە وزە و بە دەرامەتە سروشتیەکانی ئەم دەرامەتە سروشتیانش تەنها کادرەکانی جیۆلۆجی ئەتوانن لێکۆڵینەوەی بکەن بۆ نمونە لەکوێ هەیە بڕەکەی چەنە تێچووی دەرهێنانی چەنە ئایا حکومەت لە کامەیان ئیسفادە ئەکات لە ڕووی اقتصاد و ئابووری و ئیکۆنۆمیکی وانێ ئەمانە زۆر گرنگە بەڕاستیەکەی ئەوە هیوادارین کابینەکە زیاتر
دەستگیرۆیی جیۆلۆجیەکان کات بەشەکان زیاتر بتوانێت لە بەشەکانی جیۆلۆجی ئامێری پێشکەوتوتر دابنێت ترینین بە مامۆستاکان زیاتر بکات بۆ نمونە و بەتایبەتی کۆمەڵێک مامۆستای گەنجی چاک لە دوای ڕاپەڕینەوە هاتوونە تکایەوە لە ناوەندەکە هەندێکیشان لە دەرەوە خوێندویانە توانە و ئەکادیمیەکی باشن بەڕاستیەکەی بەڵام ئەوەی وەکوتم پێویستیان بە دەستگیرۆیی و تێچوو هەیە پێویستە یارمەتیان بدرێت هەم بۆ حکومەتیش و دیسان ئەمە تەنها ڕەنگە بڵین حکومەت نەبێت بۆ نمونە ئێمە لێرە خۆتان وەکو ئاگادارن ئێمە داهاتێکی باش بۆ حکومت کە دەستەکەوێت لە نەوتەوەی بەڕاستەکەی کۆمپانیایەکی زۆری نەوت هەیە لێرە ینی بەڕاستی گرنگە حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەت ئەم کابینەی بەڕێز زۆر جەخت کاتەوە لەسەر ئەوەی کە جیۆلۆجیەکانی حکومەتی کوردی خۆی حکومەتی هەرێمی کوردستان خۆیان لەو شوێنانە کار بکەن بەڕاستی بۆ ئەوەی هەم فێر ببن وەکو دەورەیەک هەم کەڵکیان هەبێت هەم لە داهاتووشیان پشتیان پێ بەسێ بەڕاستیەکەی بەو شێوازە بەتەکید دەستە خۆش بۆ ماندوو نەبن پێم خۆشە زۆر لەسەر بابەتەکە دوور نەکەوینەوە پێم خۆش بوو ئەم تەوەرە ئەم پرۆگرامە تایبەت بکەین بە زەمین لەرزە و هۆکارەکانی زەمین لەرزە چین لەبەرەوەی لە ئێستا دڵڕاوکەیەکی زۆر لەناو خەڵکە بڵاو بۆتەوە هەم بۆهۆی ئەو کارە ساتە خەفەتبارە کە ڕۆیاوە و ئێمە جار هاوس نورین و هەمووی کوردستانی گەورەیە ینی لەوانەیە ئێمەش معارەز بین بۆ ئەوە پێم خۆشە بزانم بۆ بەرچاوڕوونی خەڵک باسێکی کورتی زەمین لەرزەمان بۆ بکەیت لە چ کاتێک کاڕۆئەیە هۆکاری مرۆیی هەیە هۆکاری سروشتی هەیە زەمین لەرزە باسێکمان بۆ بکەیت یەکێک لە وەکو وتم زانستی جیۆلۆژی و زانستەیە کە لە دوو بوارە زیاتر خۆی بینێت یەکیان دەرامەتە سروشتیەکان یەکیان کارەساتە سروشتیەکانە بەڕاستیەکەی بەداخەوانەیە یەکێک لەو بابەتانی کە کارەساتە سروشتیەکانە و هەروەکو جەنابەت فەرمووت کە لەم یەک دوو ڕۆژەی ڕابردووە لە بەشێکی کوردستانی گەورە ئەتوانین بڵین کوردستانی باکوور و کوردستانی ڕۆژئاوا حاڵەتەکە ڕوویە بریتە لە بوومە لەرزە بوومە لەرزە ئەگەر وەکو پێناسێکین بریتە لە لەرینەوەی زەوی لە ئەنجامی بڵاو لەرینەوەی لە ناکاوی زەوی کە چەند چرکەیەک تاوەکو دەقەیەک ئەخایەنێت لە ئەنجامی بەرەڵابوونی وزەیەکی زۆر کە لە ناو چینە بەردەکانی ناو توێکڵی زەویە کۆبۆتەوانێت جا بۆی بینەری خۆشەویستم بابەتە تێبگات ئێمە پێویستە باسێکی پێکهاتی زەوی بکەین زانین زەوی لە چی پێکاتوە ئێمە هەمومان وەکو بینەری ئازیز ئەگەر بۆی بەرچاوی ڕوونبێ هاوشێوە ئەیشوێنین بە شتێک هەموو هێلکەمان بینیوە ئەگەر هێلکەیەکی کوڵامان لە بەردەست بێت ئەزانین کاتێک کە پاکەکەین دیوی دەرەوەی توێکڵێکی ڕقی هەیە لە دوای ئەوە چینێکی سپێنە هەیە لە دوایەوە چینێکی زەردێنە هەیە واتە لە سێ توێ یاخود لە سێ چین پێکاتوە لە ڕاستیە ئەو هێلکەی زەوی یاخود ئەو تۆپەی زەوی ئەگەر هەچۆنێ ناوینین هەمان شێوەیە توێکڵێکمان هەیە توێکڵێکی تەنێک لە ئەوەی کە ڕووی دەرەوەی زەویەکەی داپۆشیوە لەگەڵ ناوپۆشێکمان هەیە کە بریتە لە بۆی هاوڵاتیانی خۆشەویست تێبگەن هەموو لە فیلمە دۆکومنتارەکانە یاخود لە هەواڵەکانە کە حاڵەتێکی بورکان ئەبێت ئەبینین شلەیەکی مەیلە و پرتەقاڵی باوی سووری گەرم یەتە دەرەوانەیە کە ئەمە پێی ئەوترێت ماگما یاخود ئەتوانین پێی بڵین بەردی تواوەی ئاگرین ئەمە کێتە دەرەوانێ ئەم چینەی خوارد توێکڵ یاخود با بڵین ئەم بەردەڕقەکەی توێکڵی زەوی لەسەر ئەمەیە کە ئەمە چینێکی ئەستورە لە ڕاستیە دوای ئەوە ناوچێکی هەیە زەوی وەکو زەردێنەی هێلکەکە تۆپێکی ئاسن و نیکڵە تا ڕادێ اینجا ئەم چینە تەنکەی کە پێی ئەوترێت توێکڵ و دەوری زەوی یاوە و ئەم دوو چینەی تری داپۆشیوە لە ناوانێ بە بەراورد بەم دوو چینە ڕێک هاوشێوەی ئەستوری توێکڵی هێلکەکەیە بەراورد بە سپێنە و بە زەردێنە بۆی هاوڵاتی خۆشەویست تێبگات ئەم توێکڵە زۆر تەنکە و ئەمە ئەکرێ بە دوو بەشەوانی توێکڵی وشکانی لەگەڵ توێکڵی ئاوی توێکڵی ئاوی ئەو توێکڵەیە کە لە ژێر ئۆقیانوسەکانایە وەکو ئۆقیانوسی ئارام ئۆقیانوسی ئەتڵەسی لە ژێر دەریاکانە بەڕاستیەکەی و ئەستوریان کەمە لە 5 کیلومتر تاوەکو 10 کیلومتر لە هەندێک شوێنە ئەگەر بە تێکڕاوەری بگرین 12 کیلومترە بەڵام ئەمەی توێکڵی وشکانی کە لە لووتکەی شاخەکانەوە هەتاوەکو بنی بڵین کۆنتینێنتەکە یاخود وشکانیەکە پێکەهێنێت ئەستوریەکەی نزیکەی 50 تا 70 کیلومتر لە هەندێک شوێنە ڕەنگە بکاتە نزیکەی 80 کیلومتر ئەمە لە کاتێکە کە ئێمەڵین تەنکن ئەو نەیە بەڵام ئەو دوو بەشەی تر ئەستوریەکەیان بڕەنگە بڵێم سەدان قاتی ئەمەیە اینجا ئەم بەشەی دەرەوانێ توێکڵێکی ڕقە یەک پارچە نییە وەکو سپێنەی هێلکە کاتێکی کوڵین بە بەرچاومانەوە چۆن ئەگەر
هێلکەکە چەکوشێکی پیا بکێشی یاخود کەوچکێکی پیا بکێشیت بۆ پاکردن پارچە پارچە ئەم توێکڵەی کە ڕووپۆشی زەوی کردووە هەمووی پارچە پارچێ ئەو بەشەی ناوەش کە وەکو ئەیبینین وەکوتمان لە بورکانەکانە دێتە دەرەوە شلەیەکی گەرمی کوڵاوە بۆی دیسان ئەمە ڕوونکەمەوانێ بۆ بینەری خۆشەویست ئێمە ئەگەر دەفرێکمان هەبێت سەڵێکمان هەبێ ئاوی بکەنە سەر ئاوەکە ئەکوڵێت قوڵپەیات وانە جوڵەی تیا دروستە بێت ئەگەر سەرەتا سەیری بکەین وزەکەی کۆ کردوتەوانێ پێش کوڵانەکە بەڵام لە حاڵەتی کوڵانەکەیە وزەکە دەسەکە بە جوڵەواتە وزە بەڕەڵا بێت ئەی قوڵپەیات بسەبت ئەی ئەگەر هەندێک تەختە لەسەرم ئاوەدا بنین چی ئەکات ئەم تەختانە ئەجوڵێن بەریەکەکەون بەیەکە ئاکەون لێکە خشێن هەندێک جار ئەگەر قوڵپەکە بە قووەت بێت بەرزێکاتەوە ئەچێت پارچەیە لە تەختەکانە چێتە ژێر پارچە تەختەیەکی تر هەمان شێوەیە لە ڕاستیە ئەو شلەی کە لە بورکانەکانە ئەیبینین یەتە دەروانەیە لە ژێر تێکوڵی زەویە بە ئەستوراییکی زۆر بە نزیکەی 300 کیلۆمەتر ئەمە ئەستورایی هەیە و بە بەردەوامیش ئەکوڵێت ئەم کوڵانە قوڵپەکە دروست دەکات دەورانەکە دروست دەکات ئەبێتە هۆی چی؟ ئەبێتە هۆی جوڵەی ئەم توێکڵانەی ئەم کیشوەرانەیە کە لە زانستی ئێمە پێی ئوترێت پلیت ئەم پلیتی تۆنیکانە کە پێی ئوترێت ڕووتەختەی کیشوەری بەردینی لە وەکوتمان لە توێکڵی زەوی لە توێکڵی ئاوی لە توێکڵی وشکانی پێکاتوە چیان لێکات ئەجوڵێن ئەم جوڵانە چین یا بەریەکەکەون یا لێک دوورەکەونەوە یان بە تەنیشتیەکە ئەخشێن ئەوانەی کە بەریەکەکەون هەمیشە تۆ بینە پێشاوی خۆت ئەگەر دوو پلێتی بەردین یاخود دوو کیشوەری بەردین بەرەو یەک بڕۆن بە بەردەوامی وەکو چی وەکو دوو ئۆتۆمبیل کە حادیسە ئەکەن بەیەکە ئاکێشن دەعمەکەن چیان تیان ڕۆیات لە بەردەمەکەیانە تێکشکاویکی زۆر ڕۆیات بە هەمان شێوە ئەمان ئەم دوو پلێکە کە بەرەو یەکیان بەریەکەکەون تێکشکاویکی زۆر ڕۆیات لە ئەنجاما چیمان بە دروستەکات بەرەو سەرەوە ڕۆن زنجیرە چیاکانمان بە دروستەکەن ئەم زنجیرە چیانە بەڵام ئەم پلێتانە کە بەریەکەکەون یەکێکیان لە ڕووی پێکاتی مەعدەنیەوە قورستر لە ویتریان بۆیە ئەچێتە ژێرەوە ئەو ویتریان نیەتە سەروانێ بەم شێوازەوەتە ئەچێتە خوارە و ئەچێتە سەری ئەم حاڵەتە چیمان بۆ ڕۆیات تەبعاً وەکو پەڵچی نۆبەی دڵ چۆن دڵیات پەڵسەکات ئەمانە حرەکەتەکانیان پەڵسە چکە تۆ ملیۆن ئەتمان چینی بەردینت هەیە بە ئاسانی ناجوڵێن بەڵام پەڵسێن ئەم پەڵسانە لە چیوە ڕۆیان لە ئەنجامی کرانەوەی بنی ئۆقیانوسەکان ڕۆیان ئێستا بۆ نمونە ئەم پەڵسەی کە بووە هۆی بوومەلەرزەکەی تورکیا ئێمە وەکو جیۆلۆجیەکان بە تەسەوراتی خۆمان پەڵسێکی کرانەوەی بنی ئۆقیانوسی ئەتڵاسی و دەریای سوورە چکە ئێمە وەکتمان پلێتەکان یا بەریەکەون یا لێک دوورەکەونەوە لەکوێ لە دوورەکەونەوانێ لە ناو بنی ئۆقیانوسەکانە و ئەگەر کەسێکیش لە گوگل ئێرسی بکات هاوڵاتێکی خۆشەویستیا کەسێک تۆزێش کارەزاییە بێت ئەبینێت هەندێک دوورگەمان هەیە دوورگەی یرکانیمان هەیە لە ناو ئاوەکانە ئەم دوورگانە هەمووی ئەو بورکانانن کە لە ناو ئاوەکانیانە دەروانی ئەم بورکانانە چیان لێت پلێتەکان پاڵ پێوەنێن بە یەکتری کە ئەم پلێتە ئەم پاڵی نابەمەوانێ پلێتێکیش لە بەردەمیان هەیە وەستاوە لە ئەنجام ئەم دوو پلێتە کە ئەکرێنەوانێ ئەمان لێرا بە یەکەیەن جوڵەیەکی تیا دروستە بێت ئەم جوڵەیە ئەبێتە هۆی درز و شکاوی چکە خۆی پەستانێکی زۆری لەسەرە کە بەریەکی شەکەون گەرمیەکی زۆر دروستە بێت ئەم پەڵچەی کە ئەیکات حرەکەیەک ڕۆیان ئەم حرەکەیە بێتە هۆی چی ئەبێتە هۆی شکاندنی ئەو بەشەی کە لە ژێرەوەیە یاخود درزێک و کەلێنێک و لێکتراجاوێکی گەورە لە ناو توێکڵی زەویە لەو مەنتیقەیە دروستە بێت اینجا ئەم توێکڵە ئەم درزە هەندێک جار بەڕاستەخۆ کەوتمان بە یەکا ئەچن ئەچێتە ژێری یاخود هەندێک جار کە مەجالی بە یەکدا چوونەکە بەرەو ژێرەوەی نەبێت لە ئەنجامە لەسەرەوە درزەکە هۆریزۆنتەڵی دروستە بێت لێکترازاوێکە ئەمەیان لێکشانی تەنیشتی پێ ئەوترێت ئەمانە ئەم لێکترازانانە عادەتەن قوڵاییان لە ناو زەویە کەمە واتە نزیکەی لە 30 کیلۆمەتر 40 کیلۆمەتر تا 50 کیلۆمەتر ڕۆیات ئەم شکانانە نزیکن لە سوور ڕووی زەویەوانی کە کاتێک ئەشکێت شەپۆل بەرەڵاکات بەرەڵابوونی ئەم شەپۆلانە چیمان بۆ دروستەکات بوومەلەرزەمان بۆ دروستەکات چۆن ئێمە بەردێک هەڵەینە ناو ئاوێکەوانی هەمومان وابزان ڕەنگە ئەم تەجروبەیەمان کرد بێت کە لە قەراغی ئاوێک ئەو دائنیشین کاتێک کە بەردێک هەڵەیتە ناو ئاوەکە و چی دروستە بێت بە بازنەی بە دەوری چەقی بەردەکەیە شەپۆل دروستە بێت هەتا وەکو نزیک بێت لە چەقی کەوتنی بەردەکەەوە شەپۆلەکانی گەورەتر و نزیکترین لێک واتە بەرزتر و نزیکترین لێکەوە بەڵام کاتێک کە دوورەکەوێتەوانێ کەمە بێتەوە و نزمە بێتەوانێ بە هەمان شێوە لەو شوێنەی کە درزەکە ڕوئات شکاوێکە ڕوئات کە لە زانستی ئێمە پێوترێت فۆڵت ئەم وزەیە بەرەڵا بێت بەرەڵابوونی ئەم موزەیە بە پێی شەپۆلە بۆیە پێوترێت شەپۆلەکانی بوومەلەرزە ئەم شەپۆلانە
4 شەپۆل باشە لەسەر ئەو شەپۆلانەیە پلەی ڕەختەرەکەدا ئەنرێ لەسەر توندی و گوڕی ئەم بوومەلەرز ئەم شەپۆلانە پلەی ڕێختەردا ئەنرێت لە ڕاستیە. باشە ئەی شەپۆلەکان باسی شەپۆلەکانێکرد 4 شەپۆلە بزانین 4 شەپۆلمان هەیە ئەگەر هاوڕێیانی پشتی کامێرا بتوانن بۆمان بگوێزنەوانێ ئەگەر بینەرانی خۆشەویست ببینن ئێستا ئێمە بوومەلەرزەیەکمان هەیە ئەو بوومەلەرزەیە کە لەم شوێنەیە ڕوئەیات ئەبینی 3 شەپۆل بەرەڵا ئەبێت دەرەچێت یەکێکیان بەسەر ڕووی زەویەکە ئەڕوات ئەچێتە سەرەوە دوانیان بەناو بچینە بەردەکانە ئەڕوات شەپۆلە سوورەکە کە گەشتە بیناکان یەکسەر بەرزێکاتەوە لە شوێنی خۆی شەپۆلی یەکەم و زۆر بەخێرایی ئەڕوات دوای شەپۆلی دووهەمی ئەڕوات کە دیسان بیناکان ئەجۆڵێنێت ئەم دوانە تا ڕادەیەک وەکو شەپۆلی سەرەتایین ئەگەن زۆر مەترسیدارین بەڵام ئەو شەپۆلی کە زەردە و بەژێر بەسەر ڕووی زەویەکەیە ئەڕوات وەکو لە وێنەکەیە دیارە بیناکان ئەلەرێنێتەوەواتە ئەیبات و ئەیهێنێتەوانێ ئەمە ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی کارەساتە گەورەکە لە ڕاستیە کەواتە هەر شەپۆلێک کە هەر لێکترازانێک کە وزە بەڕڵاکات 4 شەپۆل بۆ ئێمە دروستەکات دوانیان زۆر بە خێرایی ئەگەن کە پێوتێ شەپۆلی سەرەتایی و شەپۆلی لاوەکی ئەمانە ئەوانن کە بە ناو چینە بەردەکانە ئەڕۆن واتە بە ناو زەویە ئەڕۆن ئەمانە خێراتی ئەپەڕێن و ئەگەنە چی ئەگەنە ئەو شوێنێک کە کارەساتەکەی تیان ڕوویەوە اینجا ئەم شەپۆلانە کە ئەڕۆن پەیوەندیان بە چیەوە هەیە پەیوەندیان بە پێکاتی بەردەکانی ناوزەویەوە ئایا بەردەکان لە یەک چین پێکاتون لە یەک جۆر پێکاتون بێگومان نەخێت هەروکو ئێستا خۆمان ئەگەر سەیری سروش بکەین و بچینە دەرو دەشتەکانە بینین هەندێک تەبەقەمان هەیە خڕەبەردە هەندێک تەبەقەمان هەیە لمیە هەندێک تەبەقەمان هەیە قوڕیە هەندێک تەبەقەمان هەیە چینە بەردمان هەیە لمیە هەندێک مان هەیە کلسیە هەندێکمان هەیە سلیکیە هەندێکمان هەیە وەکو ئاوی ژێرزەوی لەکوێ ئابێتەوانێ لە بینی کەلێن و درز و کەلێن و کەلەبەرەکانی بینی دەنکۆڵەکانی چینە بەردەکانە کۆ ئەبنەوانێ واتە هەندێکیان خەزانی ئاون ئاویان تایە هەندێکیان بۆشاین ئەم شەپۆلانە کە هەتێک بەم ناوەندانە ئەڕۆن هەر یەکێک لەم جۆرە بەردانە بەرگریەکیان هەیە بۆ هەڵمژینی ئەم شەپۆلانە بۆیە ئەگەر قوڵایەکە تاوەکو زیاتر بێت توانای گەیشتنی بە سەرەوە و ڕوودانی کارەساتەکە کەمترە بێت بەڵام ئێستا بۆ نمونە ئەگەرمە ببەسینەوە بەمەی تورکیاوانەیە ئەوە لەسەر چ شەپۆلێک و ئێمەش لەسەر چ شەپۆلێکین دکتۆر لە ڕاستیە شەپۆلەکان هەروکو باسم کرد ئێمە کاتێک کە حاڵەتەکە ڕوئەیات ئەو شەپۆلانە بەرەڵابن هەمویان بەیەکەوانێ لە هەر شوێنێکە ئەم حاڵەتە ڕووبات ئەم شەپۆلانە بەرەڵابن بەڵام ئەمەی تورکیا لەسەر چی بوو لەسەر لێکترازاویەکی تەنیشتی بوو هەروکو باسمان کرد لێکترازاویەکە لە منطقەی غازی عەنتاب ئەوەی کە بوو بە چەقی یاخود مەڕەش ئەوەی کە بوو بە چەقی بوومەلەرزەکە لەبەرەوەی لێکترازاوی تەنیشتی بووە هۆی بەرەڵابوونی شەپۆلەکان و ووزەکە تەنیشتەکان عادەتەن ئەستورە قوڵاییان کەمە بۆیە بینین بوومەلەرزەکە کە لە کاژمێر 4 و 7 دقەی ڕۆژی 6 دوو ڕوویە لە قوڵایی تقریبا 8 کیلۆمەتر ڕوویە بەڵام ئەوانەی کە لە ئەو وزانەی یاخو ئەو لێکتراویدانەی کە لە ئەنجامی پێکدادانی پلێتەکانە لە ژێر زنجیرە چیاکانە وەکو بۆ نمونە ئەوەی منطقەی ئازگە لەو سەرپێڵی زەها ڕوویە ئەوانە قوڵایەکانیان زیاترە هەندێک جار قوڵایەکانیان ئەگاتە 300 کیلۆمەتر بەڕاستیەکەی و ئەوانەی کە لە بنی ئۆقیانوسەکانان ڕەنگە قوڵایەکانیان زیاتر بێت لە ڕاستیەکە ئەو بوومەلەرزانی کە لەوێ ڕوئێن جا ئەمانە لەبەرەوەی کە لە قوڵاییە کەمێ ڕویان ناوە زۆر بە خێرایی گەشتنە ناوچەی سەرزەوی و ناوچەکەش بەداخەوە ناوچەیەکی پڕ سوکانی بوو نزیکەی 14 ملیۆن خەڵکی لێ ئەژیا و هەمووی باڵەخانە و تەلار بوو و ڕەنگە لە ڕووی تەلارسازیوانێ زۆر وەک پێویست کۆدی بوومەلەرزەیان تیا جێبەجێ نەکراوێ واتە بە گرنگیەوانێ بیناکان دروست نەکراوێت بۆیە بەداخەوە کارەساتێکی گەوری خوڵقانەوە کە هەمومان خەمبارین پێی و هەروەها ترس و دڵڕاوکێشی لە دڵی کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی لە باشووریش دروست کرد اینجا ئەم شەپۆلانە هەروەکەوەی کە وتمان بەردەکە کاتێک خیتە ناو ئاوەکوانێ بە پێی دوور و نزیکی لە چەقی کەوتنی بەردەکە یاخوو بوومەلەرزەکەوانی شەپۆلەکان هێز و گوڕەکانیان زیاتر و کەمترەکات هەتا وەکو نزیک بێ لێوانێ شەپۆلەکان هێز و گوڕ و توندیەکانیان زیاترە بۆیە پلەی ڕێختەرەکانیان زیاترە ئەوە 7.8 لەوێ ڕوویە بەڵام ڕەنگە چەند چرکەیەک دوای ئەوە لەکوێت هەستی پێکرا لە سووریا هەستی پێکرا و گوڕەکەی کەم بوانێ بەڵام هەر کاولکار بوو ئەگەر لەوێ 7.8 بوو بێت لە منطقەکانی سووریا بە تایبەتی لە حەڵەب و ئافرین و ئەو منطقانە کە لێیە لەوانەیە نزیکی 7 بوو بێت یاخود 6.9 بوو بێت بەڵام کاتێک کە شەپۆلەکانی یەت بۆ منطقەی عێراق و کوردستانی خۆمان لە دووهۆک بەداخەوە زیاتر هەستی پێکرا لەوانەیە نزیکی 5.2 بوو بێت یاخود نزیکی 5 بوو بێت کاتێک کە گەشتە هەولێر لەوانەیە کەم بوو بێتەوە بۆ 4.5 کاتێک گەشتە سلێمانی زۆر بەکەمی ئەوە ئەگەر وێنەیەکی ترمان هەیە ئەگەر بەڕێزان بمان بگوێزنەوانێ
کاتێک کە بوومەلەرزەکە ڕوئەیات ئەو شپۆلانی کە ڕوئەیان بۆ تورکیا لەبەرەوەی نزیک بوو لە چەقەکەیەوە زۆر بە خێرایی گەشت لەبەرەوەی هەموو شەپۆلەکان بەیەکەوە گەشتن بۆ هۆی کاولکاری بەڵام کاتێک کە یەت بۆ سووریا سیرەکەین شەپۆلەکان تۆزێک هێواشترە بنەوانێ کەمترە بێتوانێت بەڵام کاتێک کە یە بۆ عێراق ئەگەر لە وێنەکەەوە دیار بێت بە ڕێزان مامکردنەوە لە عێراقەکە سیرەکەین شەپۆلی ئەوەی کە بە سەر زەویەکە ئەڕوات تا ڕادەیەک کەم بۆ تۆ نەگەشتووە ئەوەی کە گەشت بە ئێمە چی بوو دوو شەپۆلە خێراکەی یەکەم جار بوو شەپۆلە سوورەکە و شەپۆلە شینەکە بوو کە تا ڕادەیەک مەترسیدار نین بەڕاستیەکەی تەنها ئەمان لەرزێنن بیناکان تۆزێک ئەلەرزێنن ئێنا کاولکار نین ڕوخێنەر نین بۆیە بینین لە منتیقەی سلێمانی ئەسڵەن هەندێک خەڵکە بۆ هەر هەستی پێ نەکرد بوو بەڵام لە منتیقەی هەولێر هەستی پێکرا لە منتیقەی دووهۆک زیاتر هەستی پێکرا هەتا بەرەو سووریا ڕۆشتین زۆر لەوێش کاولکاری ڕوویە لە منتیقەکەی خۆشی کاولکاریکی زۆری ڕوویە بەڕاستیەکەی مامۆستا دایما ئەو کاتێک کە زەمینلەرزە ڕوئەیە هەمیشە ئەو کەسانی کە تەجروبەیان زیاترە و دنیا دیدن هەڵای خۆمان ئەڵێن ئەمیشە ئەو زەمینلەرزەی ڕوئە چاوەڕێی زەمینلەرزەی تریش بکەن بە دوایە شتێکی ئاوا هەیە لە زانستیەوە بەڵێ ڕاستە ئەگەر بە ڕێزان جاری تر بمان بگوێزنەوانێ ئێمە بەداخەوانێ لە ماوەی 4 ڕۆژی ڕابردووە لە دوای ڕوودانی بوومەلەرزە سەرەکیەکەەوە کە 7.8 بوو لە ماوەی ئەم 4 ڕۆژی دوای ئەوەیە نزیکەی 1400 بوومەلەرزە ڕوویاوە یعنی ئەگەر وێنەکە برادران بیگوێزنەوە دیارە یعنی منتیقەکە و بوومەلەرزەکە ناوچەکە یەک پارچە بووە بۆ بوومەلەرزە بەڵام ئەم بوومەلەرزانە بۆچی و ئەگەر وێنەیەکی دوای ئەوە پیشانبین ئەبینین ناوچەیەک کە 7.8 ڕوویاوە بە دوایە ڕاستەخۆ بوومەلەرزە ڕوویاوە بۆچی ئەم بوومەلەرزانە ڕوئەیەن بێگومان پێشینی ئێمە دنیادیە بوون و ڕاست بوون چکە تەجروبەیان کردو کاتێک کە لەرینەوەی ڕوویاوە بە دوایە چەند لێرینەوەی ترێ هاتووە بۆچی ئەمە ڕوئەیات کاتێک کە درزە گەورەکە ڕوئەیات ئەم شەپۆلە بەرەڵا ئەبێت ئێمە لەسەر زەوی هەستی پێ ئەەکەین کە ئەو هەموو باڵەخانە ئەڕۆخێنێت و هینەکە ئەی لە ناو زەویە چی ڕوئەیات دنیایەک شکاوی تر بە دەوری خۆیان ڕوئەیات ئەم شکاویانە لۆدیان لەسرە بۆ نمونە کە ئەڵین لە 18 کیلۆمەتر ڕوویاوە لە دەوروبەری خۆیان نزیکەی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەترە لە قوڵایەکەیە هەموو بەردەکانی چی کردووە شکانوێتی هەمووی درزیتیا بووە اینجاکانە پستانێکی زۆری ئەم چینە بەردانی لەسەرەوە نزیکەی 15 کیلۆمەتری لەسرە چی ئەکات لۆ دەکات ئەمانە وردە وردە ئەیانەوێت ئەم شلۆقی کە ڕوویاوە ناجێگیری ڕوویاوە جێگیر ببن هەموویان پستانەکەوتە سەریان هەوڵێن ئەچنەوە شوێنی خۆیان لە ئەنجامی چوونەوە شوێنی خۆیان چی ئەکەن شەپۆل دروستەکەنەوە جارێکتر زەمینلەرزەی دروستەکەن کەمانە پیانەوترێکی پیانەوەی پاشە لەرزە یاخود پاش لەرزە یاخود پاش بوومەلەرزە کە ئەمانە ژمارەکانیان زۆر زۆرە بەڕاستی چکە وتمان کاتێک کە وزەکە بەرەڵا ئەبێت ئەو منتیقەیە بە نزیکەی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر بە دەوری خۆیان هەتا 4 کیلۆمەتر هەمووی ئەشکێنێت هەمووی بۆ چوونەوە شوێنی خۆی شەپۆل بەرەڵا ئەکاتوانێت بوومەلەرزە دروستەکاتوانێت اینجا لەو 1400 بوومەلەرزەی کە ڕوویاوە ئەگەر سێری کێرڤەکانی بکەین لە 7.8وانێ کە لە سەعات 4 و 7 دقە ڕوویاوە هەتاوەکو ئەو بوومەلەرزەیە کە 7.5 بوو 10 ساعت دوای ئەوە ڕوویە لە پاژنی وەڕۆکەیان لە یەک و تقریبا وازان 24 دقە بوو 23 دقە بلو کاتیان ڕوویاوە وردە وردە ئەو بوومەلەرزانی کە بە دوایە هاتووە وردە وردە گوڕەکانیان کەمی کردووە 7.5 بووە دواتر بوو بە 5.6 دواتر جاری تر بەرز بووە چکە منتیقەکە نزیک بۆ شکاوە 6.7 وردە 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 دابەز بوو هەتاوەکو گەشتە 4.5 و بەرەو خوارەوانی واتە نزیکەی ئەو هەموو بوومەلەرزەی کە ڕوویا وردە وردە گوڕەکان بووە ئەمە نیشانەی چییە؟ بنیشانەیە درزی بچوک بچوک دروست بوو هەمووی جێگیرە بێت دواتر بۆچی بوومەلەرزەی دووەم ڕوویا بۆ گوڕە بەرزە زۆر جار ئێمە جۆلۆجیەکانی ئێمە لە چاوپێکردنەکانی وتوانە کە یاخود خۆشمان وتومانە بەڕاستیەکەی وتومانە کە بوومەلەرزەی گەورەکە ڕوویە هەموو وزەکە بەرەڵا بوو تەواو ئیتر وزەی تر نییە جارێکتر بوومەلەرزەی گەورە بێت تەنها ئەم بوومەلەرزە بچووکانە ڕوئەیات و ئەبێتە هۆی چی ئەبێتە هۆی ئەوەی جێگیر بێت و تەنها لەرینەوەیکی کەم ڕوئەتەن ڕاستی پێ ناکەین زۆر باش بەڵام بۆچی بوومەلەرزەی دووەم ڕوویا بە 7.5 لەو ناوچێ ئەگەر برادرانمان خەنەوە سەروێنەکە بمان گوێزنەوانێ ئەو ناوچەی ئێمە کە ئەو ناوچەی ببورن بوومەلەرزەکەی تیا ڕوویات دوو درزی گەورەیە کە با بڵین
پلێتەکان ڕوتەختە کیشوەرەکان پلێتی عەربیمان هەیە ڕوتەختە کیشوەری عەربیمان هەیە پلێتی ئەفریقیمان هەیە پلێتی ئۆراسیای گەورەمان هەیە کە ئۆراسیای گەورە پلێتێکی بچووکی لە بەردەمایە یاخود لە بینی ئەم سێ پلێتە گەورەیە کە ئۆراسیا و عەرەبیان و ئەفریقایە پلێتێکی بچووک هەیە کە پێی وترێت پلێتی بچووکی ئەنادۆڵی ئەمە پەستێوراوە لە بینی ئەمیانە چۆن هەمویان پاڵەپەستۆیە خەنە سەر بۆیە شکاوی زۆری تایە اینجا دوو شکاوی زۆر گەوری تایە کە لێواری پلێتەکان لە ڕاستیە ئەوەیە کە شکاوی یاخود لێکترازاوی ڕۆژهەڵاتی ئەنادۆڵی پلێتەکە تەمان بە ئەنادۆڵی یا تورکی ناسراوە لەگەڵ لێکترازاوی باکووری ئەنادۆڵی ئێمە لەسەر کام پلێتیانین ئێمە وەکو کوردستانی هەرێمی کوردستان لەسەر پلێتی عەرەبین بەڵام هیچ لەسەر ئەو درزانە نین خۆشبەختانە بۆچی قسەکەمانی ویسمان ئەوە بڵین بۆچی بوومە لەرزەی دووەم ڕوویا و کە وەکو لە وێنەکەیان دیارە کەپلەکەی زۆر بەرز بوو لەبەرەوەی لەسەر درزەکە بوو لەسەر لێکترازاویەکە بوو ئەو وزەیە کە هەبوو بەرەڵا بوو بەڵام چی کرد دنیایەک درزیکەی دروست کرد ناجیرێکی زۆر گەوری دروست کرد و خۆشی درزێکی زۆر گەورەیە بە سەدان کیلۆمەترە دیسان زۆر معڕەزە یعنی ئێمەش هەموو پێشبینی ئەومان کردووە و جیۆلۆجیەکانیش پێشبینی ئەویان کردووە ئەم ناوچەی مەترسیدارە بەڵام نازانین کەی بوومە لەرزە ڕۆیە ناوچەی مەترسیدارە ناتوانێت بە هیچ ئامێرێکی پێشکەوتو نییە کە بتوانێت لە تقریبا یابان کە ڕۆژانە بوومە لەرزەی مەترسیدارتیا ڕۆیات و وڵاتێکی زۆر پێشکەوتووە لە ئامێرە زیرەکەکان بە هیچ شێوەیەک ناتوانێت پێشبینی بوومە لەرزە بکرێت بۆ شێوازی کە خەڵک ڕزگارکە بەڕاستیەکەی ئەتوانێت چی بکات بۆ نمونە لە یابانە ئەوان سیستمی زیرەکیان هەیە هەروەکو لە وێنەکە پیشانمانە شەپۆلی یەکەم و دووهەم بە 4 چرکە 5 چرکە هەندێک جار هەتا 10 چرکە زووتر ئەگاتە شوێنەکە شەپۆلە کاولکار و وێرانکەرەکە کە بە سەر ڕووی زاویە ئەڕات تۆزە درەنگترە ئەوان هەموو شتەکانیان سیستماتیکە لە ڕاستیە چی ئەتوانن بکەن ڕەنگە بڵێم باڵەخانەکانیان هیچ هەندێکیان بڵین لە تابقانی کە دروستن تابقی عەرزی زۆربەی زۆری زۆر بە تۆکمەی دروست کراوە هەندێکیان بەڕاستی وێنەکان دیارن کە لە تەلارسازیە جەکی زۆر گەورەی هەیە جەکەکان چۆن ینی ئەم لاولا ئەکات ئەیلەرێنێتەوە بەڵام ناڕوخێت یاخود لەسەر ئیسپرینی زۆر گەورە نەک هەر بەڕاستی هەن بەڕاستی لەم ماوەیە زیاتر من کە بە دوای گەڕام بینیم بەڕاستیەکەی بەداخەوە وێنەکانم لانی ئەگینە ئەوە شمانە گواستەوانێ ئەو حاڵەتانە هەن بۆیە ئەو حاڵەتانە ینی تۆکمەیی بیناکان و ئەکات کە ئەوە ڕوونەیان بە شێوەیەکی گشتی دروستبوونی جا ئەو شەپۆلەی کە لە یابان چیان کردووە تەنها فریای ئەوە ئەکەون ئەگەر بێجگەل لەوەی کە ئەگەر حاڵەتەکە بڵین بوومەلەرزەکە زۆر زیاتریش بوو ئەو ئیسپرینیانی شکان یاخو ئەو جەکانی شکان کۆمەڵێک شت هەیە کە لە کاتی بوومەلەرزە ڕوئەیات هەندێک جار لە بوومەلەرزەکە مەترسیدارترە بۆ نمونە سیستمی غازی ئەو وڵاتە لەوانەیە بتەقێتەوانی و ئاگر ڕووبات بەڕاستی ئاگرێکی زۆر گەورە ڕووبات ئەو سیستمە زیرەکە وا ئەکات ڕاستە و خۆ پێش ئەوەی بوومە شەپۆلە کاولکارەکە شەپۆلە زەردەکە بگات کاتێککە دوو شەپۆلەکەی ترگەشتووە یەکسەر ئەلەربەکە ئیشەکات هەرچی سیستمی غازەیە هەمووی ئەکوژێتوانێت شەتداون نەبێت هەرچی سیستمی کارەبایە شەتداون نەبێت بۆیە مەترسیەکان تا ڕادەیە کەمترە بن بەڕاستیەکەی ئەوەیە ینی لە وڵاتە تەنها ئەو نەپێشبینیەکرد ئەگینە ئەوەی بڵێ پێشبینی ئەوە کرێت کە بۆ نمونە ئێستا ئێمە لێرەوە بڵین سبەی ئێوارە ڕوئیات لەم تەوقیتاوە لەم چرکەیە شتیوان لە دنیایە نیە بە هیچ شێوەیەک ناتوانێت پێشبینی ڕوودانی بوومە لەرزە بکرێت چونکە ناوچەیەکی نادیارایە ئێمە نایبینین لە ناکاو شتەکە ڕوئیات لە ناکاو ڕوئیات بەڵام ئایا ئێمە وەکو جیۆلۆجیەکان کە شارەزایمان هەیە ئەتوانین بڵین ئەم شوێنە باشترە لەم شوێنە بەڵێ چکە لێواری پلێتەکان هەروەکوی کە باسمان کرد پلێتی ئەنادۆڵی کە پلێتی تورکیە کە کۆتۆتە نێوان ئەم سێ پلێتەوە هەمویان پاڵەپەستۆیە خەنە سەر بێگومان لێوارەکانی ئەمانە مەترسیدارن زۆنی چالاکی بوومە لەرزن زۆنی چالاکی لێکترازاوی گەورن بۆیە ئەم ناوچانە ئێمە هەمیشە ئەڵین ئێستاش ئەیڵین لەوانەیە ئەو درزەی کە بەژێر ئەستەمبوڵە ئەڕات لەوانەیە بوومە لەرزەی زۆر مەترسیداری تیا ڕووبات ئەو درزەی کە بۆ منە بۆ منتیقانەیە ئەڕات و کە ئەم بوومە لەرزەی تیا ڕوویاوە لەوانەیە بوومە لەرزەی زۆر مەترسیداریەوە بەڵام کەی الله ئەعلەم جا بۆ ڕوونکردنەوەی ئەوە ئەگەر بمان گوێزنەوانی بۆ ئەرشیفی بوومە لەرزەکانی تورکیا هەر بۆ ئەوی بەرچاوڕوونی هەبێت ئەگەر ئەمە زۆر بە کورتی بمان باسکەیان ئەفۆ ئەگەر دیقەت من بینەرانی خۆشەویست ئەستەمبول کە کەوتۆتە بەشی سەرەوەی خەتە سوورەکە کە درێژ بۆتەوانێ ژمارە 1 و 2 دوو بوومە لەرزەی یەک لە دوای یەکن لە ماوەی مانگی 8 و مانگی 11 ساڵی 1990 کە لە ئیزمیت لە بەشی ڕۆژ هەڵاتی تورکیا ڕوویاوە کە 7.4 و 7.2 گوڕەکەیان بووە
و دوور نییە جارێکتر ئەوە ڕووباتەوانێ بەڕاستێکی بەڵام کەی الله أعلم کەس نازانێت پێشبینی ناکرێت بەڕاستێکی و ئەو منتیقەیە کە ئەم بوومەلەرزەی تیان ڕوویاوە لە تەنها لە 23 ساڵی ڕابردووەوەتە لە ساڵی 2000وانێ باشە 4 بوومەلەرزەی گەورەتر تیان ڕوویاوە یەکیان بەداخەوە ئەوەی وان بوو کە لە ساڵی 2011 ڕوویە بەداخەوانێ ئەوەش یەکێکتر بوو لە بوومەلەرزانە و ئەم 7.8 و ئەم 7.5 دوو بوومەلەرزەی تر بوون هەر لەسەر هەمانەوە خەتەر ڕوویە کەواتە ئەم زۆنانە زۆنی مەترسیدارن بەڕاستێکی وایە بەتەکیت زۆر سپاس بۆ زانیاریەکانت ئوستاز ئێمە تۆمانمان دوو کرد زۆر سپاس بۆ دکتۆر مشیر مستەفا کە بەڕێزیان پرۆفیسۆری یاریدەدەرن لە زانستی جیۆلۆجی ئەمڕۆ لای ئێمە بوو قسە و باسمان کرد لەسەر زەمین لەرزە و هۆکارەکانی زەمین لەرزە دووبارە زۆر سپاس بۆ زانیاریەکانت تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێ